کاکە پوریای دڵبەری کاکە پوریای دڵبەری بۆ ئوسامە هەدی ماشەڵڵا بۆ فەرزاد بەراری لەسەر شۆپی فقط بۆ فەرزاد بەراری فقط بۆ فەرزادی خەندان بۆ فەرزاد خەندان ماشەڵڵا زمینی کاکە جەبار بۆ هیلای ئەحمەدزادە کاکە جەبار وانسەر بۆ شەکیلای ئەحمەدزادە کاکە جەبار بۆ محەممەد عارەفی ئەحمەدزادە بۆ خانوادی ئەحمەدزادە ماشەڵڵا بۆ خانوادی مختەرەمی ئەحمەدزادە ئەی بژی کاکە جەمیل عوسمانی هذا بو هنرمند مامۆستا عزیز وەیزی ماشەڵڵا بۆ مامۆستا عزیز وەیزی ئەی بژی فرەت ڕەحمانی بۆ تەزیینات ئاشپەزخانەی کانیا فقط بۆ کاکە سوهەیب بۆ کاکە سوهەیب بۆ هانە گەرمەڵە یاڵڵا هانە گەرمەڵە ئەی بژی بەلانی سەرحەدی ئەحمەدی بۆ تەزییناتی ئاشپەزخانەی کانیا بۆ کاکە سوهەیب تایبەتی بۆ سەلاس و باوە جانی بۆ بابە جانی تایبەت بۆ کاکە سوهەیبی عەزیز بۆ حەکیم گیان چاوەکانی حەکیم پنجاب رازداری بو مرمال رضایی بو کاکە پەرستی رضایی هی خۆیە دەلان کاکە لایاقی مرادی شەباش خصوصی بۆ حەکیم میرزایی و خانی ماشەڵڵا بۆ کێوسان خانم دووبارە دەلانی کاکە بەختیار تایبەتی و خصوصی بۆ کاکە لایاقی مرادی بۆ تەوامی وانەکان بۆ جەماعەتە بەرگەشت و بیتە باگاوانی کاکە جەمیل عوسمانی دووبارە بۆ مامۆستا عەزیز وەیزی ماشەڵڵا بۆ مامۆستا عەزیز وەیزی بژی ماوەڵە ڕەمەستان خۆش بە خوشیەکان و براکان مامەشی لە شاوی خۆشیان ژێگە کەمەکۆڕی لە شایەکە بۆ بەدەری نافوکان لەنانی بنماڵی زاو بنماڵی بۆ گەڕەشنی بە خەراتی خوشاتە هەمووکانەکان خۆمان ئەوێ وەزی مامۆستا بۆ مامۆستا سێوان ئستریۆ چلیکە کاکە بەختیار فیلمەداری نمونەی شارە جوانەکەی سەلاس باوەژانەی کاکە ئەمینی شیری بە خەراتی هەمووکانەکان بە خۆشی بۆ گوزاوات شەقڕێکی مەکەم لەبن هەمیشە لە شاری خۆشیانە مەوەفەق بۆ محیط آخرین شباش کاکە سوهیبی